بڕیارێکە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە مانگی شوباتی ساڵی 2024 بەڕێوە بچێت، بەڵام لایەنەکان تا چەندە هاوڕان لەسەرەوەی کە سیستمی هەڵبژاردن بە چه شێوازێک بێت بە تایبەتی سیستمی کۆتا و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ پرسی پێکاتەکان چەند بۆ چوونێکی جیاواز هەبوو سەبارەت بەوەی کە بە یەک بازنە بەشداری بکەن پێکاتەکان لە هەڵبژاردن. هەندێک لایەنیش داوا دەکەن کە کورسی کۆتای پێکاتەکان بەسەر بازنە جیاوازەکان و پارێزگاکاندا دابەش بکرێت. سەبارەت بە دوایین بۆ چوونی پێکاتەکان و هەروەها گۆڕانکاریەکان زیاتر قسە دەکەم. میوانەکەم بەڕێز ئازاد کوورەچی سەرۆکی فراکسیۆنی میلەتە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لێرە لەگەڵمە. زۆر بەخێربێی. لە مانگی دوی ئەم ساڵ پێکاتەکان بە تایبەتی کۆبوونەوە سەبارەت بۆی کە دوا بڕیاری خۆیان بدەن لەبارەی سیستمی هەڵبژاردننی کۆتا بۆ پێکاتەکان. دوایین ئەنجامەکان چین؟ ئایا هیچ گۆڕانکاریەک بەسەر بۆچوونی پێکاتەکان داهاتوە بەشداری لە خولی شەشەمی پەرلەمان؟ وەڵا بەڕای من ئێستا پەرلەمان لە کار کەوتووە. بەڵێ. ئەو گۆڕانکاریانە لە سیستەمی هەڵبژاردن دەبی لە پەرلەمان قرای لەسەر بدرێن. پەرلەمان ئێستا مەسەلەن ناتوانین دانیشێت چکە بەخۆمان پەرلەمانن ئەوە کردیانی لە کار وەستاند. بۆ دەبێ هەر بە سیستەمی کۆن ینی بە یاسای کۆن هەڵبژاردننی ئەو جارش بکرێتەوە. باشە، ئەو سیستەمەی کە پێشووتر هەڵبژاردننی پێکراوە ئایا لە بەرژەوەندی پێکاتەکان وەکو پێکاتەکان ڕازین کە بە هەمان سیستم هەڵبژاردن بکرێت؟ بەێ. باشە، ئەوانەی کە دژی ئەو سیستمان چامانجێکیان هەیە بۆچی ئەیانەوێت کە کورسی پێکاتەکان کەم بکرێتەوە کۆتای پێکاتەکان یا بەسەر بازنەکاندا بەش بکرێت؟ ئەمە چه زەرێک لە پێکاتەکان دەدات؟ ئەوە هەر بە یەک جملە زەرەرە لە بۆ پێکاتەکان ئەوانش دەیانوێ بەڕاستی لەو بەژەوەندی خۆیان بی. باشە، سکالایەک لە دادگای فدراڵی تۆمار کراوە بۆی کە دژی سیستمی هەڵبژاردننی کۆتا بۆ پێکاتەکان بکرێت بە تایبەتی هێشتا دادگا بڕیاری خۆی یەکلایی نەکردوتەوە. ئەمانە کێن کەم سکاڵایانە دەکەن؟ مەبەستیان چییە؟ ئێوە چ هەڵوێستێکتان بەرامبەر بەم هەنگاوانە دەبێت؟ ئەوانەی کە ئەو سکاڵایان دەکەن هەر ئەوانە دەیانوێ کورسی پێکاتەکان کەم بی یا پارچە پارچە بیتن، ئەو سکاڵایان دەکەن. بەڵام بەڕای من ئەو قەرارە ئەو بڕیارە لە پەرلەمانی کوردستان دەرچووە لە بۆ پێکاتەکان یان 5 کورسی و لۆ ئەمەش داوای یەک بازنەی دەکەین چونکە پێکاتەکان بەڕاستی دەنجیان هەتا پەرد نەبی. یعنی ئەمە نوێنەری هەموو هەرێمی کوردستانی، نوێنەری یەک محافەزەی یەک پارێزگای هەرێمی کوردستان نینە. باشە، پێشووتریش داوای پشگیری زیاتری لایەنە سیاسەکانتان کردو بۆی کە ژماری کورسیەکانیش زیاتر بکرێت. ئایا هیچ گفتگۆیەک لەگەڵ لایەنە سیاسەکان بۆ بەستە کراوە لە ئارادایە لە داهاتوودا بەرنامەتان هەیە؟ هیچ لایەنە سیاسیەک لەگەڵمە هەتا ئێستا دانیشتە. یعنی گلەی هەیە بەڵام هەتا ئێستا لەگەمە دانیشتە. مەسەلەن بزانین گلەیەکان کووە یان حەل چۆن دەبی. هەتا ئێستا هیچ لایەنێک لەگەمە دانیشتە مەسەلەن ڕێئیمە وەرگری. باشە، ئەو سیستمی کە لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت ئێستا بۆ پێکاتەکان و بەشداری پێکردنیان لە هەم حکوومەت و هەم لە پەرلەمان و کورسیانە کە بۆیان دابەشکراوە تا چەند هەرێمی کوردستان دادپەروەرانە لەگەڵ پرسی پێکاتەکان مامەڵەی کردووە؟ وڵا ئێستا مەسەن ئەو 5 کورسی کە لە بۆ پێکاتەکانی تورکمان دانراوە 5 کورسیش لە بۆ کردو ئاشر و یەکلۆ ئەرمەن، ئەمە داوای ئەوە دەکەین چونکە هەرێمی کوردستان بەڕاستی گرنگترین چش کە ئێتیمای پێدای پێکاتەکانە. بەڵام مەسا هەندە لایەن ئاینیەکان با بڵێن یەزیدیە و شەبەکە ئەوانی ترە ئەوانیش داوای ئەوە دەکەن یعنی وەک ئاینیەکان یعنی کورسی ئاینیەکان چونکە ئێستا ئەو کورسیانە تەنها کورسی نەتەوەییە پێکاتە نەتەوەیی. باشە، بڕیارەکە لە مانگی شوباتی 2024 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت تا چەندە لەگەڵ ئەوان لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت و ئایا ئامادەیتان هەیە بۆی هەڵبژاردن لەو کاتەدا بکرێت؟ لەگەڵ ئەوەیە لە 25/2 هەڵبژاردن بکرێت بەڵام ئامادەکاریمان لەبەرەوە ئێستا یەکلا نەبیتەوە. ئەگەر یەکلا بیتەوە ئەمەش دەست بە ئامادەکاری خۆمان. باشە، پێتان وایە هەڵبژاردن لەو کاتەدا دەکرێت؟ وڵای نازانین بەڕاستی لایەنە سیاسەکان دەبی ئیتفاق لەسەر ئەو ڕۆژە بکەن. باشە، وەکو پێکاتەکان چۆن خۆتان ئامادە دەکەن بۆ ئەو هەڵبژاردنانە؟ ئایا هیچ بەرنامە و پلانێکی تایبەتتان هەیە لەگەڵ لایەنە سیاسەکان دەست پێشخەریتان دەبێت بۆ قسەکردن سەبارەت بە مافی پێکاتەکان؟ وڵا ئەمە ئێستا پرۆگرامەکمان نییە بەڕاستی لەگەڵ لایەنە سیاسەکان دابنیشین، بەڵام نازانم لایەنە سیاسەکان پرۆگرامان هەیە لەگە پێکاتە ئەگەر پێکاتەکان بە گرنگ دەزانن بەڕێی من لەگە پێکاتەکان دادنیش. باشە، پێکاتەکانی دیکە لەگەڵ ئێوە بەگشتی
با بڵین پێکاتەکان بەیەکەوە تا چەندە هاوڕان لەسەر هەم سیستمی هەڵبژاردن بەگشتی هەم مافی پێکاتەکان هەموو کورسیانەی کە دابەشکراوە بەگشتی ئەو بابەتانی کە پێوەستن بە مافی پێکاتەکان ئەمە وەک پێکاتەی نەتەوەیەکان ڕازینە بەڵام داواکارێکی پێکاتە ئاینیەکانیشمان هەیە چکە زۆر جار گلەیمان لێ دەکان دەرێن ئەنگۆ لە ناو پەرلەمان لۆ داوای کورسی بۆ پێکاتە ئاینەکانیش داوا ناکەن ئەوەمان لێرەوە داوا دەکەم ئەوانەی کە دەیانەوێت زیاتر گرنگ بە پێکاتەکان بدەن با گرنگ بەو نقطەیەش بدەن باشە ئەو ژمارە کورسی ئێستا بۆ پێکاتەکان دیاری کراوە لەگەڵەوەی کە ئێوە داوای دەکەن بۆ پێکاتە ئاینیەکانیش دیاری بکرێت ئەتوانێت لە ئاست داواکاری و مافی پێکاتەکان بێت لە هەرمی کوردستان ئەگەر مافیوانش بدرێ بەڕاستی لەوانە گلەیوان نامینێ ئێمەش بە جۆرەی ئەمەچمان دەوێت بکرێت نەک لایەنە سیاسەکانی چیان دەوێت چکە ئەو مافل لە بۆ پێکاتەکانە ئەو مافل لە بۆ لایەنە سیاسەکان نییە باشە زۆر جار پێکاتەکان کاتێککە باسی فرەبازنەی و دابشکردنی کورسی بەسەر بازنە جیاوازەکان دەکرا لە پارێزگاکان گلەی ئەویان هەبوو کە مافەکانیان پێشێل دەکرێت و مافی بەشێک لە پێکاتەکان لە هەندێک ناوچەی جیاواز دەفەوتێنێت ئایا ئەمە بە چه شێوازە کاریگەری نگەتیڤی لەسەر مافی پێکاتەکان دەبێت هەما لێرەوە مەسەرەن ئێستا مەسەرەن کە دەڵێن کورسی پێکاتەکان لەسەر پارێزگاکان دابەش بکرێت بەڕای من جار یەکەم بە لە ئەنجومەنی پارێزگاکان کورسی دیار بکرێت مەسەڵەن ئێستا لۆ سلێمانی با دوو کورسی لە سلێمانی لە بۆ تورکمان کول لە هەولێر سێ کورسی دیار کرایە لە بۆ تورکمان با دوو کورسیش لە بۆ تورکمان لە سلێمانی دیار بکرێت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دواتر بۆ پەرلەمان دەتوانێت ئەوجە دوای قسەی لەسەر پەرلەمان بکرێت زۆر باش بەڕێز ئازاد کوورەچی سەرۆکی فراکسیۆنی میلەت لە خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان زۆر سپاس زۆر سپاس لەگەڵمان بووی سپاس.